ڕەزیلەکە تەواوکەریەتی باشە چونکە ئەمە جێچێکە لە نەخۆشی پیاوان خوانە زانیکارم زێدەڕەوی بەڵکو کێشەی زۆرشمان بۆ دێت لەبەر ڕەزیلی پیاوان کاتێک بەڕاستی هەندێک باس ئەکرێن ئافرەتان من وەکو پیاو شەرمەکەم ئەڵم چۆنە بێ پیاو ئەوەندە ڕەزیل بێت یعنی کاتێککە ئینسان عەقد زەواج دەکات کە وعدێکە دات کە یەکەمیشت مارەی لەسەر پیاوەکەیەتی دووەم نەفەقەکەیەتی سێیەم سەکەن ئەوەندەی پێ بگرێت بەکرێ بۆی بەکرێ بگریت چ خانوێکی بۆ بکرێت ئەمە لەسەر پیاوە ئەم سێ بۆ جێبەجێ بکە بەڵام ئەو نەخۆشیانێک کە پیاو گرتوێتیەوە پێچەوانەی ئافرەتان کە ئەوە زێدەڕەون ئافرەتا پیاوانێک توش ئەم کێشە بن لە کەم تەرخەمی نواندن لە بەرامبەر نەفەقەیە بۆیش لە حەدیث ئەفەرمێ وأي داء أدوأ من البخل چ نەخۆشیەکەیە لە ڕەزیلی خراپتر و پیستر یعنی بە نەخۆشی ناوی هێناوە لەبەرچی لەبەر ئەوەی ئەم ڕەزیلێ واکە خێزان هەڵدەچێت چەند جار ئافرەتان سکاڵیان کردووە یاخود لێک ترازان ئەڵێ ئەو پیاوە بەتەواوی وشی کردوونێتەوە ناتوانانی شتێک بکڕین شتێک بۆ منداڵەکان دابین ناکات ئەوەندە بە ڕەزیلی ئەیکات کە بەڕاستی تامی لێ وەکۆڵێ لە پەڕۆی وشکە ئاو دێنێت لەبەرس لەبەرەوەی کە زۆر ڕەزیلی ئەنوێنێ بەرامبەر بە مێردەکان بە منداڵەکانیان بۆیشە ئاگادار بە ڕەزیلی من و تۆش ڕەزیلی ناگادار بە چونکە خوای گەورە فەرمێ وأحضرت الأنفس الشح ڕەزیلیمان لە دڵی مرۆڤدا ڕواندووە ئەسلی مرۆڤ ڕەزیلە بۆیش ئاڵێن کاتێک لە بێشکەدا منداڵ دەستیوە گرتووە یعنی وەکو تعبیرێکی فەلسەفیە ئەلێ ئینسان ڕەزیلە بەڵام ئاەتەکە خۆ ئەو پشڕاستەکاتەوە کە ئێمە ڕەزیلین بەڵام خوای گەورە بە ئیمان ئەم شتەمان لە دڵیدا دەردێنێ ئیمانەکە چەند بەقووەت بێ ئەوەندە ڕەزیلەکەشە لە دڵیدا کاڵە بێتەوە بۆیشە خوای گەورە فەرمێ ومن يوق الشح في نفسه ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون ئەوەی ڕەزیلی لە دڵیە دەردێنێ ئەمە ڕزگاری بووە سەیری بکە ئێمە بە ڕەزیلی لەدایک بووینە بەڵام ئیمانەکە وا دێکە کە ئەم ڕەزیلە سەبسەبت داماڵیت کە دامان ماڵی أولئك هم المفلحون ئەمانە ڕزگاریان بۆ ڕزگاریان لە کێشە خێزانەکان لە کێشە دەرونیەکان و لە قیامەتیشە بامان شێوە غرامە ناکرێت لەسەر ئەوەی کە کەم تەرخەمی نواندووە بەرامبەر بە خاو خێزانەکەی خۆیان بۆیشە لە حەدیثێک ئەفەرمێ عليه الصلاة والسلام فەرمێ لا يجتمع الشح والإيمان في قلب عبد أبدا ئەم دوشتە هەرگیز لە دڵی ئیماندارێکە لە دڵی مرۆڤێکە کۆ نابێتەوە ئیمان و ڕەزیلی کەواتە ئیمان لەگەڵ ڕەزیل لە دڵەکانی ئێمەدا لە ململانێدانە ئیمانەکەت بەرز بێت ڕەزیلی تێدا دائەماڵی ئیمانەکەت لاواز بێت ڕەزیلەکە زاڵە بێت کەواتە ئەو پێوەرێکە بۆ ئەو ئیماندارانێک کە بەڕاستی ڕەزیلی ئەنوێنن بە ئیمانەکەی خۆیان دابچنەوە چونکە ئەم دڵە یەک دڵە جێگای ئەم دوشتەی جێگا نابێتەوە خلاصێکن بەس ئەوەندە کە کەواتە نەموبەذیر لای خوای گەورە ڕەوایە نەڕەزیل نەموسریف ئەی چیمان داوە لێکە خوای گەورە فەرمێ والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قوامة أو كساني كنفقة أكن نا زيد الروي أكن ونكم الروي أكن بل كل لو نيوان ددا نيوان جيري أكن أما إسلام داوى مالكات نرزيل بي نزيد الروبي شرع تيمان داوى لك أو زيب كين أفرد تي داوى لكدين لجوري شرعة أما تيم بو هي مهر نفقة سكن ئینزازەی سایقیمان لەسەر واجب نییە سیارەی بۆ بکڕین لەسەرمان واجب نییە ناوماڵی ڕەنگا ڕەنجی بۆ بکڕین مطبەخی بۆ بگۆڕین ناوماڵی بۆ بگۆڕین ساڵانە و نوێنە ئەوانە بۆی نوێ بکەین لەگەڵ جەژنەکان ئەومان لەسەر نییە ئەوەی کایکە لە پیاوەتی خۆمانە بە ئافرەتان باش ئەمە بزانن باوە نەزانن پیاوان خزمەتکاری ئەوانن بەڵکو هەردووچیان تەواوکەری یەکدینە هن لباس لكم وأنتم لباس لهن هردوو تا پۆشاکی یەکدین عیب و عاری یەکتر داپۆشن نەک یەکیان خۆی زاڵکە بەسەر ئەو کەیتریە وابزاني أم پیاوە ئەبێ هەموو شتێکی بۆ جێبەجێ بکە لە ئینزازی سایقی لە سیارە گۆڕین لە منافەسەکە لە ناو ماڵ گۆڕینە ئەمە هیچی واجبی سەرشانمان نییە تەنها پیاوەتێکە ئەیکەین هەروەک ئەوانی چەندین کار ئەکەن کە لە پیاوەتی خۆیان ئەیکەن لەسەریان واجب نییە بەڵام لە هەردوو لایدا ئەبێ هیچیان خۆیان زاڵ نەکەن بەسەر ئەوەی تریان ئەگەر ئەوەمان کرد بێگومان ژیانێکی ئاسوودە بینە سەرێ بەبێ نەخۆشی ئاڵوودەبوونی سەرفکردن نە بەبێ ڕەزیلیکردن و نە بە مبەذیریش بەوەی کە لە حرامە سەرفی بکەین و بەڵکو ئەوە داواکەن کە ئەژمرین نە لە دنیادا ئەترسێن نە لە قیامەت لە مردیش ئەترسێن بۆ ئێزانی کە لەو ڕوانگەیەوە
حەقی خۆمان پێکاوە بەو شێوەوە خێزانمان بنیاتناوە کە خۆی گەورە داوای لێکردن ناوەنجیلەکە هەڵەبژێرین و با پێشمان بڵێن ڕەزیلن یان پێمان بڵێن مسریفن ئەوە خۆی گەورە داوای لێکردومە نەک قسەلۆکی خەڵک ئیمانداریش ولا یخافون لەومەتە لائیم لە لۆمەی لۆمەکەران ناترسن ئەوەندە ئەکەم کە شەریعەت داوای لێکردومە